زۆر سپاس بۆ جەنابەت مامۆستا پەیام، سپاس بۆ ژیریار و ڕێکخراوی ژیار. تەبعەن ئێوە هەمیشە خۆبەخشانە و ماندوونە ناسانە لە خزمەتی پەروەردە بوون، بە تایبەتی لە سنووری گەرمیان. شوێن دەستان دیارە لەم هاوینە بۆ خۆم شاد حاڵی ئەوەم چۆن تاقیکردنەوەکان بکەین بە ڕەوانەوەی ترس لای فێرخوازانمان، قوتابیان، خوێندکاران. طبعا لێرەوە ئێمە بابەتی ترس بابەتێکی دەرونیە، ئێمە ناشی لەناو ئەو بابەتەوە، ئەوەی کە پەیوەستە بە تاقیکردنەوەەوە ئێمە قسەی لەسەرەکەی. ئەوەی کە وتراوە لەسەر ترس لە تاقیکردنەوە بارێکی دەرونیە یاخود هەستێکی نارێنیە لە ناخی مرۆڤە، ڕوبەڕووی تاکە بێتەوە. بەرئەنجامی چییە ئەم ترسە، ئەم هەستە نارێنیە؟ بەرئەنجامی هەندێک لە ئەو هەڵوێستانەیە کە ڕوبەڕووی ئەبنەوە، وەکو ترس بۆ نمونە یەکێک لەوانە، شەرمنی، تووڕەبوون، طبعاً هەڵچوونی ڕاستتر وایە بڵین، چکە هەڵچوونی بۆ هەموو بارێک دروستە و پەرگیریەک دروست ئەکا لای تاک. ئێمە لە هەندێک حاڵەتە ئەتوانین بڵین ناوێنین ترس لە ئەو بابەتە. ئێمە لێرە باسمان لە تاقیکردنەوەیە. طبعاً یاخود دەتوانین بڵین مەترسیەکە ڕوبەڕووی تاکە بێتەوە، کەوا لە قوتابی خوێندکار دەکات هەست بە نەئارامی دەرونی بکات لە هەڵوێستێکی چارەنووساز کە بەرەو شکست دەیبن. چکە ئەگەر ئینسان هەست بە شکست نەکا لە تاقیکردنەوە، دیارە ناترسێ. ئەوەی کە وا ئەکا ئینسانەکە، ئینسانی وا هەیە، بۆ نمونە قوتابی وامان هەیە زیرەکیشە، بەڵام هەست بە ترسەکە، کاتێکە ئەڵێن تاقیکردنەوە ئەترسێ، ترسێکی تیا هەیە. ئەو ترسە هەبێت زۆر ئاساییە، بەڵام سنووری ترس ئێمە باز لەوە ئاکەین کە سنووری خۆی تێپەڕێنێ و ئەم ترسە بەردەوام بێ، ئەو کاتە بارەکە ئاسایی نابێت. بۆیە ئەگەر چی یعنی ئەمە پەیوەندی بەوە نییە قوتابەکە زیرەکە یاخود لاوازە یاخود مامناوەندە، بەڵکو پەیوەندی بە کەسێتیەوە هەیە. ئەمە بۆ هەر کەسێک، ئێمە تاوەکو دکتۆرایش ئەم بارە دەرونیە لامانە هەبوو. لە ڕاستیا کەیان و تاقیکردنەوەی لە ئاستی باڵایشە، خوێندنی باڵا، دکتۆرە تۆ هەست بە جۆرە ترسێک ئەەکەی. ئەم هۆکاری ئەم ترسە چییە؟ هۆکاری ئەم ترسە طبعاً کێشەی ئێمە لەگەڵ تاقیکردنەوەکان هەیە، سیستمی تاقیکردنەوەی ئێمە و تێڕوانینی تاقیکردنەوەی ئێمە هەر لە مناڵەوە بۆمان دروست بووە و نەیژگۆڕاوە تا ئەم دەقەیە کە ئێمە قسەی تیاکەین لە هەر قۆناغێکی خوێندنە بڵێن تاقیکردنەوەیە ئەو ترسەی لا دروست کردوین و یعنی نائارامەیەک هەیە ئەگەرچی لە زۆر باشیش بیت، یعنی توانایەکی باش هەبێت لە بابەتەکە، ئەو جۆرە ترسەمان لا دروستە بێت. طبعاً ئەگەر وەکو باز لە ترس بکەین لە هەموو قۆناغێکی گەشەی مرۆڤ هەیە، وەکو باسم کرد، ئەگەر لە بنەڕەتیەوە دەست پێ بکەین لە خاڵەکانی تر ئادێمە سەری لە قۆناغی بڵین لە 6-7 ساڵانەوە دەست پێەکە ئەو ترسە، هەتاوەکو گەورەبوونیش تاوەکو قۆناغەکانی خوێندنی باڵا ئەو ترسە بە بەردەوامی بوونی هەیە. بەڵام دیارە قۆناغێکی گەشەی ئینسان هەیە، ترسەکە زۆرترە، ئەو ترسە ئەگاتە ترۆپکی خۆی و هەنێک جار ئەگەر ئاگامان لێ نەبێ یاخود مامۆسا نەتوانێ ئەو ترسە بڕەوێنێتەوە وەکەوەی لە تایتڵەکە وتمانە، ئەوە ئەبێتە سەرکێشێ بۆ فۆبیا و بۆ یعنی بۆ کۆمەڵێک باری دەرونی ناخۆش و ناڕەحەت بۆ ئەو قوتابی خوێندکارە. ترس وەکوتمان ئەگەر هەبێت بارێکی ئاساییە، ئەگەر نێژ بێت طبعاً هەر خراپە. یعنی تۆ ئێستا من ئەگەر لە نێژ ترسم هەر خراپە، بەڵام ئەگەر بیشت زۆرش بترسم خراپە. یعنی ترس ئەکرێ هەبێ، تۆ لە شوێنێکی بەرزای مناڵێک ئەگەر لەو شوێنە بەرزە نەترسێ خۆی خاتە خوارەوە، ئەگەر لە باران و لافاوێکی وەکو ئەم چەند ڕۆژە نەترسێ، یعنی ئەوە باش نییە. بۆیە ترس ئەبێ هەبێ، بەڵام سنووری خۆی هەبێ. لە هەموو تاریکیەک نەترسێ، بەڵام تاریکیش بۆتە جێگەی ترس و بۆ ئەوەیە کە ئینسانەکە خۆی بپارێزێ. یعنی سنووری ترس بۆ ئەوەیە کە بتوانی خۆت لەو هەڵوێستە بپارێزی. هۆکارەکانی ترس چین؟ مامۆسایان پێم باشە لێرەوە بچینە سەر، دواتر چارەسەرەکان چین، چۆن بتوانین ئەو ترسانە بڕەوێنینەوە.
طبعا وەکو ئەوەی کەوتراوە ئەمانی کە ئێمە لێرە قسەی لەسەرەکەین هەمووی دەرئەنجامی توێژینەوەکانە کەمتر کتێبەکانە لە ڕاستە، چکە کتێبەکان باس لە خودی ترسەکەن نەک بە بڵین ئەو وردەکاریە زۆر باز ناکرێت، تەنها لە توێژینەوەکان باسی لەسەر کراوە. بۆ نمونە وتراوە لە قۆناغی دووەمی بنەڕەتیەوە ترس لە تاقیکردنەوە دەست پێەکە، هەست بە لێپرسراوێتی زیاتر بکەی ترست زیاتر ئەبێ لە چ کاتێکەوە. طبعاً لە ئێستا قۆناغی یەکەم و دووەم و سێم کە لە 2007 بە دواوەوتیان کە ئێمە باسی کۆنفرانسی پەروەردەییمان کرد لە 23 24 25 ئایاری 2007 قۆناغی بنەڕەتی دروست بوو، بەر لەوە سەرەتایی و ناوەندی بوو کە ئەو قۆناغە ئەو سیستمە گۆڕا، یعنی بڵین گۆڕانکاریکی ڕادیکاڵی لە سیستمی پەروەردەیی هەرێمی کوردستانە دروست بوو کە ئەو گۆڕانکاریە دروست بوو وتیان با پۆلەکانی یەکەم و دووەم و سێیەم کەوتنتیان نییە، لەبەر ڕەنگە هۆکارێکی گرنگ بۆ ئەو بڕیارە ئەوە بوو بێ کە ترس لە تاقیکردنەوە بۆ ئەو قۆناغە نەبێ و ئێمە ئازانین ئەوەتە لە خاڵی دووەمە ئێمە باسمان کردووە کە ترۆپکی ترس لە تەمەنی 9 بۆ 11 ساڵانە بێ و بۆچی مناڵەکە زۆرە ترسێ لەبەرەوەی سەرەتای ئەزمموی تاقیکردنەوەکانیەتی و ئێمەش لە وڵاتی ئێمە فەلسەفەی پێشووتری پەروەردەمان فەلسەفەیەکی ئایدیالیزم بووە، پەیوەندی بە چەندێتی ئەزبەرکردن و زانیاری و زانین و نووسینی هەبووە. بۆیە ئەمە وای کردووە کە هەمومان لە هەموو قۆناغەکانی خوێندنە بترسین تاوەکو ئێستێشی لەگەڵا بێ. بۆیە لە قۆناغی تەمەنی 9 بۆ 11 ساڵ ترۆپکی ترسانە لە شکست لە تاقیکردنەوە. باشتر وایە مامۆسایانی پەروەردەوە ئێمە مناڵەکانمان بۆ خۆمان ئەزانین لەو قۆناغی خوێندن زۆر خەمیانە و پێویستە مامۆسا بەردەوام ڕێنمایان بداتێ کە تاقیکردنەوە هیچ نییە جگە لە ئەوەی کە خوێندومانە چۆن وەکو ڕۆژانی ئاسایی لە پرسیینەوەمان هەیە، ئێستش هەر شتێکی وایە و ئامانجێکە مامۆسا ئەوێ نەگمە بەستێک بێ مامۆسا بێوێت لەگەڵ قوتابی خوێندکارەکانیا تاقی بکاتەوە. طبعاً لە زۆرینەی کتێبەکانە مامۆسایان ئەوەی کە وتراوە الاختبارات ليست الوسيلة وليست الغاية، يعني ئامرازێکە نەک مەبەستێک بێ، یعنی مامۆسا هەڕەشە بە تاقیکردنەوە لە مناڵەکە بکە یاخود خۆی بسەپێنێ لە پێناوەی کە ئەم دەستێکی هەیە و ئەتوانێت توانایەکی لە تاقیکردنەوەکانە تۆڵیان لێ بکاتەوە. ئەمە طبعاً لە چیوە هاتووە وتمان ئەمە بەرئەنجامی فەلسەفەیەکی ئایدیالیزم کە پەیوەندی بە پەروەردەی پێشووترەوە بووە سەردەمی ڕژێمی پێشوو کە ئەوانە ئەو پەروەردەیە طبعاً ئێستش لە هەنێ لە وڵاتەکانە هەن، بۆ نمونە لە وڵاتێکی وەکو هیندستانە ئێستێشی لەگەڵا بێ ئەوان تاکید لەسەرەوەکەنەوە چەندێتی ئەزبەرکردن، چەندێتی خوێندن، یعنی کتێبێک دوو کتێب داخلە بێ بۆ مناڵێک ئەبێ بتوانێ ئەزبەری بکەوە هەمووی بزانێ و وردەکاری شتەکان بۆ خۆی بزانێ. ئەمانە ترس دروستەکەن. ئەگەر نا لە ڕاستی ئەگەر ئێمە بین سەیری پرۆگرامەکانی خۆمان و ئێستەی قوتابخانەکان بکەین ئەبێ ئەو ترسە هەر خۆی لە پێناو ئەو ڕەوانەوەی ئەو ترسە ئەو پرۆگرامە گۆڕاوە، یعنی پرۆگرامەکانی ئێستاوادا نەنراون مناڵەکە بێت ئەزبەری بکە و بۆ مامۆساکەی بنووسێت و ئەو هەموو زانیاریە لە ناو مێشکی مناڵەکە بمێنێتەوە. بۆیە با زۆر گرنگە ئەگەر مامۆسانی پەروەردەمان لەگەڵایە لە قۆناغی بڵین 3 بە 2 4 و 5 و 6 ئەمانە مامۆسایان ئاگایان لە مناڵەکان بێ قوتابەکانیان بێ و ترسی تاقیکردنەوەیان لە دڵ و دەروونە بڕەوێننەوە. لای هەردوو ڕەگەز طبعاً ترسە هەیە، بەڵام بەپێی هەندێک لەو تاقیکردنەوەی لەسەر دڵەڕاوکێ کراوە، دڵەڕاوکێ لە تاقیکردنەوە. سپێلبەرگەر یەکێکە لە ئەو کەسایەتیانەی کە تاقیکردنەوەکە بە ناوی خۆیەوە تاقیکردنەوەیەکی ستانداردی جیهانیە لەسەر دڵەڕاوکێ. توێژینەوەکان ئەگەر بخوێنیتەوە سەیرەکەی زۆرینە لای کرد زیاترەوە لای کۆر، وەکو لێرە ئاماژەمان پێ بوو. طبعاً ئەمانە هۆکارن وەکوتم بۆ دروستبوونی ترس.
خاڵێکی تر لە دروستبوونی ترس هۆکاری دروستبوونی ترس ئەوەی کە دیارە ئەڵێن شێواز یاخود ئوسلوبی مامۆساکەیە بەوەی کە بە قوتابیەکانی ئەڵێوە چاوەڕوانی لە قوتابەکانی ئەڵێ ئێستا لەم تاقیکردنەوە بۆم دەرەکەوێت کێ قوتابێکی جددی و زیرەک و سەرکەوتووەوە چ قوتابێکیش بزانم ئەوەیە کە ناتوانێ سەرکەوتوو بێ لای من و قوتابێکی فاشلەوانی بە ئەوەی خۆمانێڵین تەبعاً بەمەش تاقیکردنەوە ئەبێتە ترسێکی کۆمەڵایەتی سەرباری ئەوەی کە ترسێکی مەعریفیە تۆ یعنی کەسێتی تۆ ئەخاتە ژێر پرسیارەوە مامۆساکە تەبعاً ئەم بارە ئەگەر لەگەڵ پەروەردەی پێشووی ڕژێمە ئێمە بەراوردی بکەین ئەکرا ئەمە شتێکی ڕاست بێت چکە ئەوان وەکووتمان لەسەر فەلسفەیەکی تر بووە و هەموو ئامڕازەکان و هەموو ڕەگەزەکانی پرۆسەی پەیوەندیکردنی پەروەردەیی لەو کاتانە جیاواز بۆ لە ئێستا بۆیە ئەگەر بەم نەهجە شێوازی مامۆساکە لەگەڵ قوتابیەکان نیە قسە بکە لە ڕاستیە ئەبێتە تاقیکردنەوە ئەبێتە ترسێکی کۆمەڵایەتی و سەرباری ئەوەی کە ترسێکی معریفیە و مناڵەکە یان قوتابیەکە خۆی لەوە ئاترسێکە ئایا ئەم زانیاریانەی بیر ماوە یاخود بیری نەماوە. خاڵێکی تر لەو هۆکارەکانی تر جەختکردنەوەی مامۆسا لەسەر نمرەی تاقیکردنەوە ئەمە وا ئەکاکە لە ئامڕازەوە تاقیکردنەوە ببێ بە مەبەست یعنی پێوەری ڕێزگرتن و سەنگی قوتابیەکەی من خوێندکارەکەم ئەوە بێ کە چەند نمرەیە هێناوە ئەوەیە پێکەکەیەتی لە ڕاستیە ئەمە هەم دیسان هۆکارێکی ترسەوە لە دروستیش نابێ بۆ ئەم جۆرە پرۆگرامانی کە ئێمە ئێستا هەمانە و دواتر ئەگەر ئێمە لەم خاڵەوە باس بکەین بچینە سەر جۆرەکانی پرۆگرامی خۆمان و ئەو پرۆگرامانی کە هەمانە بۆ نمونە زانستمان هەیە ناتوانرێ دانەنراوە بۆی کە ئەزبەر بکرێ بۆ مناڵەکە هەموو ئەو زانیاریانەی بیر بمێنێ بۆیە ئەو بابەتێکی ترە ئەگەر توانرا دەرفەتی تر بدەین ئێمە چۆنێتی دانانی پرسیار بۆ هەر یەکێک لەو پرۆگرامانێنی کە هەمانە بۆ نمونە پرۆگرامی زانست پرۆگرامی بۆ نمونە عەرەبیمانەیە ئینگلیزیمانەیە هەر یەکێک لەمانە چۆن دانراوە و ئەبێ تاقیکردنەوەکانیان چۆن بێ هۆکارێکی تر دەرکەوتووە لە بابەت و لق و پسپۆڕیە وێژەیەکان زیاترە ئەم ترسە لەبەرەوەی قەباری زانیاریەکان زۆرترن و قوتابی خوێندکارەکە لەوا ترسێکە بیری بچێتەوە و کەڵەکەبوونی ئەو زانیاری و فرە ڕەهەندی فرە ساڵ و فرە مانگ و بڵێن کەسایەتی و ناو ئەو شتانی تایە هەموو ئەمانە ترسێکی لا دروستەکە بۆی یعنی دەرکەوتووە زیاترە لای لقی وێژەیەکان یاخود پسپۆڕە مرۆڤایەتیەکان لە زانکۆ بڵین وەک لە زانستیەکان ئەو کەسانی گرفت و کێشەیەکی باری دەرونی ناجێگیریان هەیە تەبعاً ئەمە لە هەموو هەڵوێستێکە ترسیان هەیە و ترسێکی تریش دێتە سەری کە ترسی تاقیکردنەوەیە کە ئەمانە ئینسان هەموو ئینسانەکان قوتابی مناڵ بێ گەورە بێ ڕۆژانە ڕوبەڕووی ئەم گرفت و کێشە دەرونیانە ئەبێتەوە بەتایبەت لە وڵاتی خۆمان ترس لە چاوەڕوانیەکانی خێزان یەکێکی ترە لەو بابەتانی کە لە توێژنەوەکانە باس کراوە ئەم خاڵەمە بەستەوەیە کە دایک و باوکەکە چاوەڕوانی بە مناڵەکان ئەڵێن بە قوتابەکان ئەڵێن چاوەڕوانی نمرن لە ئەو و ئەویش کاتێک ئاچێتەوە تاقیکردنەوە بەر لە تاقیکردنەوە ترسێکی لا دروستە بێ ئایا من لە ئاستی چاوەڕوانیەکەی خێزانەکەی خۆمم لە ئاستی چاوەڕوانیەکەی دایکمم باوکمم ئەوانە کێشەیەکن و هۆکارێکن بۆ دروستبوونی ترس لای مناڵ خاڵێکی تر لە هۆکاری ترس ڕێکارەکانی تاقیکردنەوەی چڕ و هاتوچۆکردن و هاتوچۆکردنی زیاد لە پێویست لە لای مامۆسایان و چاودێری هۆڵەکانی تاقیکردنەوە ئەمانە لە ڕاستیە خۆ ئێمە مەبەستمانەوە نییە نەبێت هەرچی ڕێکار هەیە بگیرێتە بەر زۆر ئاساییە بەڵام هەمووی لە سنووری خۆیە لە ڕاستیە تۆ دیمەنێک ئەبینی بۆ مناڵێکی 9 ساڵان تەختەکان هەمووی ڕیس کراوە و کەس هاتوچۆی مامۆساکان یعنی نەجوڵانەوە لە شوێنی خۆتا هەموو ئەمانە هۆکارێکن بۆەوەی کە ترسەکە زیاتر بێ و لەناو هۆڵی تاقیکردنەوە ببێتە شوێنی ترس بۆ مناڵەکان
هۆکارێکی تری ترس ئەوەیە بیرچوونەوە و بیرهاتنەوە. طبعا ئەمە وەکو وتم لە هەموو قۆناغەکانی خوێندنا هەیە و ئەمە بۆ خۆی بابەتێکی سربەخۆی ئەگەر بمانەوە قسەی لەسەر بکەین بابەتێکی دەروونزانی پەروەردەییە التەذەکر والنسیان. ئەمە بابەتێکن چۆن ئێمە وا بکەین زانیاریەکانمان بیر بمێنێ و ئایا هەموو زانیارێک بیر ئەمێنێت و ئێمە وەکو مامۆستا نەک قوتابیەکان چەند ئەتوانین توانامان هەبێ بەرامبەر بە ئەو زانیاریانەی کە ئەی خوێنینەوە تاوەکو داوە ئەو چاوەڕوانیانە بکەین لە بەرامبەر قوتابیەکان. ئەگەر دەنگم باشە بەردەوامە بم مامۆستا پێیان بێکێشەیە کاکتۆر فەرموو. خاڵێکی تر هۆکارێکی تر لە ترس لە تاقیکردنەوە شکستی پێشترە لە تاقیکردنەوەی ئەستەم و پرسیاری ناڕوونی مامۆستا. طبعا ئەمانە تا ئێستا باسمان کردو هەنێکی پەیوەندیان بە مامۆستاوە هەیە هەنێکیان پێویستیان بە یعنی پەیوەستن بە قوتابی خوێندکارەکە خۆیەوە. لە ڕاستیە شکستی پێشتر هەمومان لە وڵاتە تووشمان بوو ئەگەرچی زۆر زیرێکی ژووی جاری وایە پرسیاری ناڕوونی مامۆستایەک وای کردووە کە تۆ بۆ هەتایە بترسی لە تاقیکردنەوەکە و چیشت نووسی بێ مامۆساکە بۆی ئەمانە ئێمە هەمومان بەسەرماناتووە. ئەوە هۆکارێکی تری ترسەکە توێژینەوەکان باس لە ئەم هۆکارەکەن و ئەمە بۆ خۆمان لەناو ئەم واقعە بووین. ئێمە ڕێگا و استراتیژی وانەوتنەوەی مامۆستا خاڵێکی ترە لە هۆکاری ترس. طبعا ئەو مامۆسایەنی دەرکەوتووە زۆرینەی توێژینەوەکان بەدەیان ئەتوانم بڵێم بەدەیان سەدان توێژینەوە لای من بینیومە باسی لەمە کردووە ئەو مامۆسایەنەی کە ڕێگای وانەبێژی بەکارێنن کە تەریقەی محازەرە بەکارێنن قوتابەکانیان زیاتر ئەترسن لیانەوە لە تاقیکردنەوەکانیان وەک لەو مامۆسایانی کە ڕێگاکانی تری و استراتیژەکانی تری وانەوتنەوە بەکارێنن وەکو گروپات وەکو بڵین کردارەکی ڕێگاکانی بیرکردنەوە ڕێگاکانی نووسینی توێژی راپۆرت بڵێن هەموو ئەو ڕێگا و استراتیژانی کە هەمانە لە جۆرەکانی وانەوتنەوە. بۆیە ببوورە قسەکانی پێ بڕم بەڵام واتە استراتیژەکانی خوێندکار سنتەری ئەبێتە هاوکار لەکەمکردنەوەی ئەم ترسانە؟ بێگومان یعنی من ئەڵێم سەدان توێژینەوەت بۆێنم هۆکارێکی گرنگی ئەوەی کە قوتابیەکان ئەڵێ ترسیان لە تاقیکردنەوەکانی ئەو مامۆستانی کەوانە بێژی محازەرە بەکارێنن. بۆچی ئەمە هۆکارەکە چییە؟ لەوێ خۆیان ڕوویان کردەوە ئەڵێن لەبەرەوەی هەر مامۆستایەک زانیاری زۆر ببەخشێ بەم قوتابیەکەی بە خوێندکارەکەی دوایی داوی زۆریشی لێەکە. یعنی هەر مامۆستایەک بە واتایەکی تر ڕێگای تەریقەی محازەرە بەکاربێن لێکچەر میثۆد بەکاربێنێ دواتریش پرسیارەکانی باسکردنە. یعنی ئەبێتۆ بە پەڕەبووی بنووسی بە داوت لێەکە ئەو شتانی کە پێی داوی پێی بەخشیویت بیگەڕێنیتەوە بووی و وەکو خۆشی نەبێ نایەوێ. ئەمە قسەی کتێبەکانە ئەوانی کە باز لە ڕێگاکانی وانەوتنەوەکەن زۆرینیان ئەڵێن ئەمەش بۆ سەردەمانی وەکوتم پێشتر لەگەڵ فەلسەفەی پەروەردەی سەردەمی پێشووە گونجاو بوو و ئەکرێت تا ئێستش لە هەندێک لە وڵاتەکانە ئەم بابەتە بوونی هەیە و مامۆستایان و هاوڕێیانمان لەزانکۆوە خۆیان چوون بینیویان و گەڕانەوە. خاڵێکی تر لە هۆکارەکانی ترس لای مناڵ یان قوتابیەکانمان سکاڵا و بۆڵەکردن لە خراپی چەنس و بەقتی خۆیان و ئەمانە یعنی بەشێک لەوانی کە ئەڵێن کارێکی ترسە من لە دەرزی فلانە مامۆستا باش نیم لەو بابەتانە هەر باش نیمەوە نابمەوانە خۆی بۆ خۆی ئەم شتەی دروست کردووە بێتە هۆکارێک بۆەوەی کە هەر بڵێن تاقیکردنەوەی ئەو هینەت هەیە ڕاستەوخۆ ترسێکی لا دروستە بێت. خاڵێکی تر لاوازی و هەتەری لە تەواوکردنی کارێک بە تەواوی بە تایبەتی لە ئەمڕۆ سەیرەکەی تەلەبەم یعنی من بۆ خۆم خوێندکاری زانکۆی خۆمان ئەبینم خێرا یەکسەر دوای چارەکێک 20 دقیقە چێتە دەرەوە. هۆکارەکە ئەوەیە زۆر لەسەر بینەکەی خۆی ناوەستێ زۆر لحاحێک ناکا بۆ خۆی توانا و سەبر و تەحملێکی نییە بۆیە پێی وایە کە جۆرە هەتەریەک هەیە لە سەرڕۆییەک هەیە لە لای ئەم خوێندکارانەوە بە تایبەت ئێستش لە قۆناغی مناڵیە ئێستاەوە زیاتر ئەبینرێ پەلەیەتی کە بچێتە دەرەوە و لەو
کەشە تاقیکردنەوەی ترسناکە ڕزگاری بێ تەنها بای ئەوەی جواب دابێتەوە وەڵام دابێتەوە کە دەرچێتەوە ئاوازی لێنێ وڵێ نامەوێ. هۆکاری تر زۆر زۆرن طبعاً کۆنکرێتی پرسیار و نێشتنی ڕافەوشیکردنەوە بۆ بەرسەفدانەوە وەڵامدانەوە. هەندێک پرسیار هەیە طبعاً لە هەندێک مامۆستا ئەگەر ئەم قوتابیە لە قوتابێکی تریشی وەرگرت بێ یەکسەر لە مامۆساکە هاترسن یەکسەر لە یعنی جارێ هێتا ئێستا وانێشی پێنەوت بێتەوە ئەگەر بچێتە قۆناغێک بڵێن ئەو مامۆسایە چکە شتێکی لا دروست بووە کە پرسیارەکانی ئەم مامۆسایە پرسیاری کۆنکریتین هیچ مەجالێکی تیان نییە و ئەوەی کە ئەو ئێوێ نەدنووسی بێ دەرناشی و ئەمە لە ڕاستیە بۆ خۆی مای شایانی ترسە و مای ترسە و ترسیش دروستە بێ بۆ هەر کەسێک بێ بۆ ئێمەش واتە هیچ شتێکی تایبەت نادا بە ئەم ئینسانە هیچ شتێک بۆ قوتابێکە خوێندکارەکە نایڵێتەوە کە هی خۆی بێت و بینوسێ و بیبەخشێ کە ئەمە لە ڕاستیە لەگەڵ پرۆگرامی تازەی هەم پەروەردە هەم لە ناو زانکۆشە ئێستا ڕێگەی نابێتەوە یعنی پرسیارەکان نابێت کۆنکریتی بن ئەبێ پرسیارەکان جگە لە پرسیاری بابەتی چکە یعنی لەو پرسیارە بابەتیانە ئەوە گەر کاتە بوو دوای ئەچینە سەری. خاڵێکی تر کەشی هۆڵی تاقیکردنەوە وەکو لەوێژ پێشترش باسمان کرد کەشی هۆڵی تاقیکردنەوە طبعاً بە هەموو شێوەکانیەوە هەم لە ڕووی کەشی فیزیکی هەم لە ڕووی کەشی دەرونی گرنگە بۆ ئەوەی کە نەبێتە هۆی ترس طبعاً کە ئێستا بۆتە هۆی ترس. دڵڕاوکی ئاسایی طبعاً دڵڕاوکێ وەکو ترسیش ئەگەر دوای ببێتە ترسێکیش لای ئینسانەکە ئاساییە بۆ تاقیکردنەوە بەڵام لە سنووری خۆیە. لاوازی پاڵنەری خوێندکار بۆ سەرکەوتن هۆکارێکە بۆ ترس یعنی ئەگەر خۆی پاڵنەر مۆتیڤ دافع لە زۆرینی کتێبەکان پێمانەڵێن ئەگەر ئەم پاڵنەرە کەم بوو هۆکارن بۆ کێشەکانی تری قوتابی پەروەردە یعنی ئەڵێ پاڵنەر هۆکارێکی گرنگی فێربوونە کە پاڵنەر نەبوو فێربوون لاوازە بێ ئێکە فێر نەبوو بێ ئینسانەکە بچێتە تاقیکردنەوە بێگومانە ترسێ بۆیە لاوازی پاڵنەر ئێستا ئێمە لە توێژینەوەکانی خوێندنی باڵا ئەوانەی کە پسپۆری پەروەردەیان خۆیان نەزانن زۆرینەی توێژینەوەکانمان ئێستا گۆڕاوێکی پاڵنەرمان هەیە پاڵنەری خوێندن پاڵنەری خوێندکار پاڵنەر بۆ بابەت پاڵنەر بۆ هەموو ئەو بابەتە یعنی بابەتی پاڵنەر ئەوش بابەتێکی سەربەخۆی دەتوانین بە سەربەخۆ قسەی لەسەر بکەین واتە لاوازی ئەو پاڵنەرە هۆکارێکی گرنگە بۆ ئەوەی کە ئینسان ترسی لا دروست بێ. لە دەستدانی متمانە بەخۆبوون خاڵێکی ترە طبعاً ئەمە لەگەڵ مناڵیە هاتووە ئەم نەبوونی متمانە بەخۆبوون ئێمە ئازانین ئەوانی کە دەرونین ئەبراهام ماسلۆ هەر قوچێکێکی داناوە لە پێداویستەکان قوچێکی پێداویستەکان طبعاً متمانە بەخۆبوون بەر لە زانین و زانیاریە بۆیە ئەتاوەکو ئینسان متمانی بەخۆی نەبێ ناتوانێت هەر ترسێکی لا دروستە بێ و ناتوانێت ئەو ترسی خۆشی بڕەوێنێتەوە. ئەمە تاوەکو ئێرە باسمان لە ترس کردووە بۆ تاقیکردنەوە طبعاً هۆکارەکان چۆن بتوانین ئەم هۆکاری ترسانە بڕەوێنینەوە ئەمە خۆی گرنگترە. یەکێک لەوانە بۆ نمونە باشتر وایە تاقیکردنەوەکان یاخود تاقیکردنەوە ئاسانەکان لە ڕۆژە یەکەمینەکانی تاقیکردنەوە دابنرێن ئێستا بەدواوە هەموو پۆلەکان تاقیکردنەوەیان هەیە ئەو بابەتانی زۆر ئاسانن بۆ ئەوەی معنەویاتێک یاخود پاڵنەرێک زیاد بکە گەشە بکە بۆ قوتابەکانمان باشتر وایە بۆ نمونە ئاین ئاسانە و بۆ نمونە ئەگەر ئاسان بێ کۆمەڵایەتی ئەگەر ئاسان بێ زیندەوە ئەگەر ئاسانە بۆ نمونە ئەو بابەتانە لە سەرەتادا بنرێن بۆ ئەوەی کە لەوە باش بێ قوتابەکە بۆ ئەوەی لە ببێتە پاڵنەرێکی بەهێز بووی بۆ وانەکانی تر. خاڵی دووەم بۆ ڕەوانەوەی ئەو ترسە پێویستە خوێندکار تێبگەێنرێ کەوتن کۆتایی پرۆسەی فێربوون نییە و بۆ نمونە ئێستا لە زانکۆ وەکو لە پەروەردەیەش باسمان کە پۆل 1 و 2 و 3 کەوتن نییە خاڵێکی زۆر ئیجابیە و لە بۆلۆنیا پرۆسیس خاڵێکی ترە ئەگەرچی بەلای خراپی خۆی هەیە بەڵام بابەتێکە یعنی لەم بابەتەی ئێمە لە هۆکاری ڕەوانەوەی ترس لە ڕاستیە شتێکی زۆر باشە بۆی کە قوتابی خوێندکارەکە ئێستا ناترسێ لەوەی کە بکەوێ
بۆیە بۆتە هۆی ڕەوانەوەی ترس ئەو ترسی کە پێشتر هەبوویەتی. ئێمە مامۆسانی بایۆلۆژی یەک ساڵێکیان لای هاتن بۆ بەشەکەی ئێمە فشاری خوێنی بڵین فشاری خوێنی خوێندکارەکانیان گرت پێش تاقیکردنەوەکە و دوای تاقیکردنەوەکەش. دوایە وتیان بزانین ئەمە پێش تاقیکردنەوە فشاری خوێنیان بەرزە بێتەوە. ئیترەوە مامۆستا سیروان بوو لە بەشی بایۆلۆژی توێژنەوەیکی لەسەرەوە کرد. بێگومان هەموو ئەوانە لێدانی دڵیان زیاد دەکاوە سوورە بنەوە بە تایبەت ئەو تاقیکردنەوانی کە مامۆستاکانیان داوای زانیاری زۆریان لێکن و ڕێگەوانە بێژیان لەگەڵا بەکارهێناون یاخود پرسیارەکانیان وەکوتمان کۆنکرێتیە. هۆکارەکانی تری ڕەوانەوەی ترس باشتر وایە شێوازی پرسیار ئاشنا بکرێت بە قوتابی خوێندکارەکە. بۆ نمونە بچە بابەتێکی وەکو تێستێکی وەکو ئایلس یان هاوشەوەی ئەوانی تریش، بۆ نمونە شۆفێری، کۆمەڵێک لە ئەو تاقیکردنەوانی کە هەن هەموو پرسیارەکان هەن لە دووتی کتێبەکان ئەتوانی بیخوێنیتەوە بەباشی و دواتر بشیتە ناو تاقیکردنەوەکەوە. جا ئێمە خوێندومانە لە بابەتی پێوانەوە سەنگاندنە لە ڕووی کردارێکیەوە. ئەگەر ئێمە بتوانین ئەم کارە بکەین خاڵێکی زۆر گرنگە، یعنی بە مناڵەکان بڵێن ئەم شتانە گرنگن یاخود پرسیارەکانیان بدەینێ. بۆ نمونە ئێمە چەند ساڵ وامان کردووە، یعنی 80 پرسیارمانداوە بە خوێندکاری زانکۆ. بۆ مامۆسایەکی پەروەردە نێت 20 پرسیار بدا بە مناڵێکی پۆلی قوتابێکی پۆلی 5 بنەڕەتی، بە 50 پرسیاری بداتێ 40 پرسیاری بداتێ بە پێی تەمەنی خۆی بە پێی بابەتەکەی ئافو بڵێ لەم بابەت لەم پرسیارانە 5 پرسیارت بۆێنمەوە 10 پرسیارت بۆێنمەوە لەمە تێ ناپەڕێ. ئەمە شتێکی زۆر باشە. ئەمە هۆکارێکە بۆ ڕەوانەوەی ترس. ئێمە نازانم وەکو مامۆستا یعنی کێشەمان چییە لەگەڵ تاقیکردنەوەکانە بۆ ئەمە نەکەین. یعنی ئەمە شتێکە ئەوەتانی ئالس ئێستا وێبسایتی تایبەتی خۆیانیان هەیە، کتێبی پەرتووکی تایبەت بە خۆیانیان هەیە لە هەموو سکێڵەکانە. ئەڵێ بۆ نمونە سپیکین ئەو بابەتەکان ئەمە تۆپیکەکانێتی نازانم هەموو بابەتەکان ڕیتین ڕایتین هەموو ئەوانەی تایە. و بابەتی شۆفێری بۆ نمونە یەکێکی چارەنووسسازە، ینی تاقیکردنەوە خۆرەوە نییە تۆ قۆناغێک بێ و قۆناغێکی تر تێپەڕێنی. بۆیە یعنی شۆفێری چەند سەد پرسیارێکاڵێ 25 پرسیارت بۆێنمەوە ئەگەر نەگۆڕابێ وەکو جاران هەرەوەیە تۆ هەموو کەسێک وەکو یەک ئەتوانێ بیبینێ بیخوێنێت و دواتریش دەستچێ زۆر بە ئاسانی. ئێمە گرفتی ئێمە لەگەڵ مامۆساکانەوە ئێمە وەکو مامۆسا گرفتەکەمانەوەیە بۆ ئەمە نەکەین بۆ مناڵ. تەنانەت ئێمە لە کتێبەکانمانە کۆتایی هەر بەشێک کاتی خۆی لە کتێبەکانە پرسیار هەبوو. پرسیارەکان ئێستا لە کۆتایی هەر یەکەیەکی کتێبەکانیشە ئەم پرسیارانەی داناوە ڕاهێنانی پێوترێ. ئەوە ئەگەر کات هەبێ یعنی شایانی ئەوەیە کە بە سەعات قسەی لەسەر بکەین، یعنی بەس ئەو ڕاهێنانە چەند گرنگە و ئەکرێ مامۆستا هەموو پرسیارەکانی لە ڕاهێنانەکانە بێنێتەوە. یعنی ئەگەر قوتابێکی پۆلی 12 هەموو ڕاهێنانەکان بۆ خۆی شیکار بکە ڕاستتر وایە باشترین ئەبێ نمرە بێنێ، بەس نەک ئەوەی کە ئەوانی کە پرسیاردا ئەنێن سیرەکەی بچن پرسیاری لابەلا بێنەوە، چکە هیچ ئامانجێک نییە لەوەی کە تۆ بچی بەدەر لەو پرسیارانەی دیاری کراوە ئەوە لیژنەیەک دایناوە ئەو کتێبە و باشترین و گرنگترین کارامەیەکان ئەزمونونەکان شارەزایەکان معریفەکان زانیاریەکانیان لەوێدا کۆ کردێتەوە ئەڵێن لە کۆتایی ئەم بەشە پێویستە تۆ قوتابێکە ئەمە بزانێ، ئەگەر زانی با تێپەڕێ. ئیتر ئەمە پەیوەندی بۆەوە نییە من چیم ئەوێ لەم قوتابێ چی لێ بکەم. خاڵەکان زۆرن. خاڵێکی تر لەوانە جۆری تاقیکردنەوەی مامۆستا بە تایبەت ئەو جۆرانەی کە ئێستا کەم بەکاردێت. بۆ نمونە تاقیکردنەوەی بە یەکگەیاندن. من ئەگەر کاتە بوو لێرە لە کۆتایی ئەمووی بناڕە کۆمەڵێک تاقیکردنەوەی خۆمتان پیشانەیە من ساڵانی پێشووە ئەمڕۆ گەڕام و بەرچاوم کەوت. بە یەکگەیاندن من لە قۆناغی زانکۆ هێناومەتەوە، زۆر ئاساییە. ئەگەر بتەوێتە لە بە هەڵە نەغاوە هەڵە ئەکا، چکە بە یەکگەیاندن سیرەکەی ستونێکی بۆ ئەگەر 10 خاڵ بە ستونەکەی تری 11 خاڵە، ئەگەر یەک دانە هەڵە بکە دوانی هەڵە ئەبێ. یعنی ئەمانە ئەکرێ لە هەموو بابەتەکانە. کێشەی ئەمە ئەوەیە بۆ نمونەی سەمامەسایەک بێ بڵێ من بیرکاری ناکرێت ئەمە بۆ من هەیە. هەموو ئەم تاقیکردنەوانەدانراوە پێوانەوە سەنگاندن بۆ هەموو زانستەکانە
هەر زانستێک بە گوێرەی خۆی ئەتوانێت مامۆستاکە خۆی ئەزانێت چی ئێنێتەوە چۆن ڕێکی ئەخا. پرسیاری ڕاست و هەڵا دیسان من هێناوەتەوە لە ئاستی زانکۆشە، ینی بۆ لە قۆناغی بنەڕەتیا بۆ لە ئامادەییانەیەتەوە. قۆناغی پرسیاری نووسینەکی، یعنی یەکێکە لەوانی کە ئەو قوتابی خوێندکارانی کە متمانیان بە داڕشتن خۆیان زمانی خۆیان توانای خۆیان دەربڕینیان هەیە، ئینسانەکان هەمویان یەک جۆرنین و ئەبێ ئینسان بۆ خۆی یەک جۆر شتی پێ قورس ئەبێ، هەر پێ ترسناکە ئەبێت. تۆ گەر بڵێ هەموو تاقی ئیمتیحانەکەت نووسینەکیە هەر خراپە، ئەگەر بڵێ هەمووی هەر هەڵبژاردنە هەر خراپە، هەمووی بڵێ ڕاستەوهەڵەیە هەر خراپە، چکە هەموو ئەمانە جۆرە ترسێک دروستەکەن، مەبەستێک لای بەرامبەر دروستە بێ بۆ هەمووی ئەوە بێ. بۆیە ئەمانە توانان قودراتی عەقلین ئەبێ لە تاقیکردنەوەکانمانە هەموو ئەم توانایانە بەردەست بخەین. دروستکردنی وێنە بۆ نمونە ئێمە کاتی خۆی لە ئامادەیەکانە ئەمانە هەبوو. دروستکردنی بۆ نمونە هەر بابەتێکی بێتێ بڵێ بکەرە دایەگرامێک بۆ بیر بکاتەوە، بزانام چۆن بیرەکاتەوە. مەبەستەکەی منەوەیە، ینی تۆ خۆ تاقیکردنەوە هەرەوە نییە هەر هەموو شتێک لەبەر بکەی ئەزبەر بکەی بۆ بابەت بۆ نووسینێک. ئەمەش جۆرێکە لەوانی کە ئێمە بتوانین ترس لە تاقیکردنەوە بڕەوێنینەوە. واتە ئەمە زۆر کەمە بینم. ئێمە مامۆستایەکی ئێوارانمان ساڵێک توێژینەوەی دەرچوونەکە وتم پێم باشە لەسەر ئەمە بینوسی، بۆمان دەرکەوت زۆرینەی مامۆستاکانی پەروەردە لە سنووری کەلار بڵێن یەک جۆر تاقیکردنەوەی هەڵبژاردن لە چەندانەیە گەیەنەوە کە خۆی 6 جۆرە. ئەگەر کاتە بوو من ڕۆژی شەوی یەکشەممە لەگەڵ میگا ماین پلاسا لەسەر ئەو بابەتە قساکەین، چۆنێتی دانانی تاقیکردنەوە لە ڕووی ستانداردە ژیانیەکانەوە کە تاقیکردنەوەی هەڵبژاردن لە چەندانەیەک. ئێمە مامۆستاکانمان یەک جۆریان ئێنەوە، تەنها یەک جۆراڵێ کامیان ڕاستە. لە ڕاستی ئەمە زۆر باش نییە و من پێم وایە ئەمە لەگەڵ ستانداردەکانشا یەک ناگرێتەوە، چکە تۆ تاقیکردنەوەکانی تریش چیرەکەی ڕاست و هەڵا نووسینەکی وێنە دروستکردنی نووسین خۆی شت بنووسێ لەسەر هەر بابەتێک بە بگوێرەی خۆی شت حەل بکە، بابەتی بیرکاری بە هەر بابەتێک. خاڵێکی تر لە ڕەوانەوەی ترسەکان دەکرێت بە پێی قۆناغی فێرکاری ژمارە پرسیار بدرێ بە قوتابیەوەی کە باسمان کرد، چەند پرسیاری 80 پرسیاری بیتێ بوون منە 20 پرسیار دێنمەوە، ئەمە لە هەر قۆناغێکا بێ ئەتوانێت. بۆ کەمکردنەوەی ترس و دڵڕاوکێ تاقیکردنەوە پێویستە کەشوبارێکی هێمن و ئارام لە هۆڵی تاقیکردنەوەکانە ڕێک بخەین. لەمڕۆ باشتر وایە سەرپەرشتیاران لە پەروەردە بەتایبەتی چاودێری دۆخەکە بکەن هۆڵی تاقیکردنەوە و ئاویان بدەنێ، خواردن قسەیان لەگەڵا بکەن، یعنی ئەو جۆرە تەرهیبەی کە ڕوو ئەدا لە ناو تاقیکردنەوەکانە لە ڕاستیاوە گونجاو نییە بۆ بەتایبەت بۆ مناڵ قۆناغی بنەڕەتی. فێرکردنی قوتابی خوێندکار لە چۆنێتی وەڵامدانەوە و دابشکردنی کاتەکانی بە شێوەیەکی گونجاو خاڵێکی ترە لە ئامادەیەکانە و بنەڕەتیش مامۆستا هەمیشە لەگەڵ قوتابیەکانیە باز لەوە بکات چۆن وەڵامەداتەوە. ئەگەر بێت و لەسەر یەک بابەت بۆ نمونە ئەگەر نووسینەکی بوو هەر نووسینەکی بێت هەر لەسەر ئەوە بچوە هەر ئەو لەسەرەوە قسە بکان نابێ، ئەبێ بۆ نمونە کاتی بۆ دابنێ. ئەمە بەبەردەوامی ئەمە ئەبێ فێر بکرێن. ئێمە تۆ ئەگەر خۆت بخەیتە شوێنی ئەو قوتابی خوێندکارە و مناڵی تۆ کاتی تاقیکردنەوە ئەنجا ئەزانی لە چ بارێکی دەرونیە. بۆیە مامۆستا لەو کاتانە زۆر گرنگە بڵێ چەند پرسیار وەڵام داوەتەوە، ئێستا کاتەکانی تر دابشکەن و چەندێک کاتان ماوە. هۆکارەکان ڕەوانەوەی تر زۆرن. یەکێک لەوانەی تر خەوی باش کە یەکسانە بە دەرونی ئارام و ئینسانیش لە ڕووی دەرونی و ئارام بوو دیارە ئەو ترس و دڵڕاوکێی لە کەمتر ئەبێتەوە. خەو بە تایبەتی ئێستا لەم ڕۆژگارە کێشەیەکی گەورەی قوتابیەکانمانە، تاوکو درەنگانێکی شەو نەخەوێت و سبەی ئیمتیحانی هەبێ و خەمی ئەوەش لەسەری ئەوە هەمووی کێشەیەکە بۆی دروستە بێ و بێگومانە بێتە هۆی ترس. خوێندکار ماوە پشوو بدات و لە کاتی خوێندن و سعیکردنەکەیە ئەوە خۆی زۆر ماندوو نەکات و ئەمانش پێیانەوترێ تەکنیکی خوێندن، یعنی چۆن بخوێنێت. کۆمەڵێک تەکنیکمان هەیە، ئەویش کات هەبێ گەرەتوانی نێمە لە سمیناری تایبەت بەخۆی باسکەین. بۆ نمونە سمینارێکم داناوە لە زانکۆر بە ناوی پۆمۆدۆرا تەکنیکێکی خوێندنە بە تایبەت بۆ قۆناغە کۆتاییەکان بۆ خوێندن و چۆن بتوانێت سەرکەوتوو بێ و ترس و دڵڕاوکێی لە
بڕەوێتەوە. خاڵێکی تر لەوانە بێگومان خواردن و خواردنی باش و میوە و بەڕادەیەکی زۆر و زە و ئەوانەی پێ ببەخشێ و بتوانێت توانای هەبێ بۆ ئەوەی کە بتوانێت بەباشی بخوێنێت و سعی بکە و کۆشتەکانی بکات. تاوەکو کاتی چوونە ژوورەوە بۆ ناو وەڵەکانی تاقیکردنەوە نەخوێنێتەوە. ئەمە خاڵێکە ئێمە بۆ خۆمان هەمومان ئەمەمان بەسەر هاتووە. مەلزەمەکە کتێبەکە لای مناڵەکەش تەنانەت پێیەتی تاوەکۆچێتە ژوورەوە. ئەمە کێ بێ ئەمە بڕەوێنێتەوە، ئەم ترسە نێڵێ، ئەم هەڵە ئێمە کە تێکەوتوین بە درێژایی تەمەنمان، ئەمە مامۆستا. تەبعاً ئێمە بەداخەوە من وا ئەبینم ئێستا مامۆستا کەمتر ئەم ڕێنمایانە بە مناڵەکانمان ئەدەن، بۆیە ئێستا مناڵەکانمان من لە خۆمەوە دەست پێ بکەم هەڕەڵێ تاقیکردنەوەمەیە تووشی دڵڕاوکێ بێ و تووشی ترسە بێ و کە ئەمانە بۆ خۆی مامۆساکە نەبێ بە منیش حەل ناکرێ. ئێستا منیش مامۆسای مناڵەکەی تۆ بم، ئەم قسانی بۆ بکەم لە تۆ باشترە. بۆیە مامۆسا زۆر گرنگە، سەنگی مامۆسا لای قوتابەکەیەتی ئەزانێ ئەمە ئەبێتە هۆی تێکەڵکردنی زانیاریەکان، ئەبێتە هۆی ترس، ئەبێتە هۆی یعنی کۆنفیوزێک دروستەکە لە مێشکی ئەو قوتابیە، دواتر سەیرەکەی تێکەڵی کردووە شتێکی بیر چووە. بۆیە زۆر گرنگە مامۆساکان ئەو ڕێنمایانە بدەن بە قوتابیەکانیان بڵێن پێویست ناکات بخوێنیت، بڕوان پێ بکەن. منسا ئەگەر قوتابەکانم لێرە هەنێکیان لەسەر خەت بن، هەمویان ئەوە نییە بڵێم هەمووشان دەرەجەی تەواوێنن، پیانم وتومە لە بابەتی منە نابێ بخوێنن، یعنی سعیکردن لە لای منان نییە. خۆشان یعنی جاری وایە پێکەن ئەڵێن چۆن یعنی خۆ بە 100% خوێنین، 80% خوێنین بۆ ئەم وەرزە هەمانەیە سە لەوانێت لە خۆناغی 1 و 2 3 و 3 دەکەی. هۆکارەکە ئەوەیە من ئەو شتیان لا ڕەوێنمەوە، جۆری پرسیارەکانم ئەو جۆرانە نین کە کۆنکریتی بێ، نەت خوێند بێ دەرناچی، ئەوە مێشتۆتەوە بۆ تەلەبەکە بەس گوێی گرت بێ لە پۆلا، تەنها گوێی گرت بێ، بەشداری کرد بێ لەگەڵ هاوڕێکانیە دەرەچێ، هیچ کێشەیەکی نییە. بۆیە ئەوانی کە ئێستا لێرە دڵنیام هەر قوتابی خۆ خوێندکاری خۆمانی تایە خۆیان باشایەت حاڵی ئەوە بن، بۆ ناتوانێن مامۆساکانی پەروەردە ئەمە بکەن. یعنی ئێمە چیمان ئەوێ لەم مناڵانە نازانم، یعنی ئەم پرۆگرامە ئەسڵەن پرۆگرامێکی وەکو زانست مامۆسایەکمان هەر بڕوان پێ بکە لە بایۆلۆجی وتی هەر خۆم دکتۆرامە ئیمتیحانم تیا بکە ساکەوم، یعنی ئەگەر بڵێ هەموویم بۆ ئەزبەر بکە و بێن هەمووی لێ پرسمەوە، یعنی شتێکە بۆ ئەوە دانەنراوە مامۆسایان لە ڕاستیە چۆن ترس لای بەرامبەر دروست ناکە، بۆ دانەنراوە ئەزبەر بکرێ، بۆ دانراوە تێبگات، بۆ دانراوە پراکتیکی بکات. جا ئێمە وا تێگەیشتوین تاقیکردنەوە بریتە لە وەرەقە و قەڵەم و ئەو ناوەکەی بەسەرەوە بێ و ئەوە شتێکی وان نییە لە دنیا، ئێمە ئەو بابەتەوە بەو شێوەیە نییە. ژینگەی خێزان تەبعاً خاڵێکی ترە بۆ ڕەوانەوەی ترس، بەڕادەیە کەشێکی ئارام و بێکێشە دروست بێەوە داوایەوەت لێ نەکەم 100% بۆ بێنی و دەلەدەم بۆ بێنی. وەڵاهی من ئەڵێم هەر قوتابیەک، هەر خوێندکارێک لار قۆناغێکی خوێندنە هەر هەموو بە دەرەجەکانی دەلەدە بوو 100% بوو 20 بێنێ، وەڵایەوە ئاسایی نییە، ئاسایی نییە لەبەرەوەی کە ناکرێ ئینسان هەڵە نەکە. هەموو تیۆرەکانی فێربوون ئەڵێن هەوڵدان و هەڵەکردن، ئەگەر ئەوانی کە هەڵە ئەکەن زۆر باشترن لەوانی کە هەڵە ناکەن، چکە کە هەڵەی کرد دووبارەی ناکاتەوە، بەس هەڵەی نەکرد ئیترەوە ناکرێ، ئینسانیش نییە بەبێ هەڵە. لە ڕاستیە کێشەیەک هەیە، گرفتێک هەیە. من ساڵێک لەسەر ئەمە بابەتێکم نووسی بە داتا و لە ڕووی زانستیەوە لەسەر ئەوەی کە بۆچ قوتابەکانی ئێمە لە پۆلی 12 خوێندکارەکانمان زۆر ساڵی 2019 بووە بزانم نسبەی 90% هەرێم سەرونەوەت بۆ 100 ناوە. یعنی ئەمە دوایی چەند هۆکارێکم خستە ڕوو، دوای دەرکەوت فعلەن یەکێک لە هۆکارانە لە ماستەرنامەیەکە ئێمە لە سلێمانی گفتوگۆمان کرد، هۆکارێک لە هۆکارەکانەوە بوو ئاسانی تاقیکردنەوەکان بوو بەرامبەر بە پێش خۆیان، یعنی تاقیکردنەوەکانی پێشتر. ئەوەش بابەتێکی ترەوەکو گوستم. ئێستا ژێنگەی خێزانی واتە ڕەوانەوەی ترس، واتە تۆ داوای ئەوە مەکە بە پێی توانە، چەند توانات هەیە ئەوە نەبێنە، ئەوش باش. خاڵێکی تر ئەگەر کاتمان ماوە مامۆسا پێم کاکتۆرۆڵا لە کۆتایی کاتەکەمانای نەگەر بتوان لە 5 خولەکێکی ترا تەواوی بکەن سوپاسانەکە. زۆر باش.
لەشتان ساش. حاڵێکی تلەوانە کەمکردنەوەی کاتەکانی سەرکردنی موبایل و ئەوانە لە ماڵەوە زۆر گرنگە بۆ کاتی تاقیکردنەوە بە تایبەتی تەلەڤیزیۆن و موبایلمان سەرکردنی لە ڕاستیە بۆ ئارامی مێشک ئەمانە هەمووی گرنگە و ئەگەر ئینسان بتوانێ بچێتە دەرەوە زۆر باشتریشە لە سیرکردنی موبایل یاخۆ تەلەڤیزۆن یاریەک شتێکەوانە هەمووی ئەبێتە چکە لە تەکنیکەکانی خوێندن و سعیکردنە ئەو هەموو ئەوانە هەیە. یعنی هیچ پێتان سیر نەبێ لە تەکنیکی وامانەیەڵێ لە 25 خولەک زیاتر نابێ لەسەر کتێبەکەت بۆستی دوای ئەوە بچی 5 خولەک دوایەوە بە پێی هینەکانەوە تەکنیکەکە دواتر ئەگەر کاتە بوو لە یەکێک لە هینەکانە چۆنێتی سعیکردن و تەکنیکەکانی سعیکردن توانین ئێمە قسە لەسەر ئەوە بکەین و چۆن ئەو پشوانە وەرەگرین. بە تایبەت سیرکردنی یعنی پیاسەکردن لە دەرەوە زۆر زۆر گرنگە بچێتە دەرەوە بگەڕێتەوە بۆ دوای 25 خولەکێک ئەوانە ئەوە ئەبێتە هۆی ڕەوانەوەی ترس لە تاقیکردنەوە لای ئینسانەکە. خۆ خەریک نەکردن بە ئیرەی بە ئەوانی تر خاڵێکی ترە لە ئێمە ئەم هینە هەبووە و هەیشە وەرزشکردن بۆ ماوەیەکی کەم ئەمانەش گرنگن ڕێکردن لە ڕێڕەوی هۆڵی تاقیکردنەوە بە پیاسەکردن لە بری ئەوەی کە باسکردنی پرسیارەکانی تاقیکردنەوە کە چی دێتەوە کە ئەمە هەڵێ لە پێش تاقیکردنەوە پرسیاری ئەو پرسیارانە بکەی کە ئایا چی دێتەوە چی هاتوۆتەوە ئەوانە سەر لێت چێوانە تۆ چی ئەزانی و تاسەتایرە ئەوە بەسێتی واز لە ئەوانی تر بێنیت. پرسیارە ئاسانەکان لە سەرەتادا وەڵام بدرێتەوە مە زۆر گرنگە و مامۆساکان ئێمە قوتابەکان خوێندکارەکانمان ڕابێنین لەسەر ئەو بابەتە چی ئەزانی جاری وەڵام بەرەوە دوای لێگەڕێ ئەوانی تریش بیر دێتەوە وردەورد. دابشکردنی کات بەسەر پرسیارەکان ئەمە پێشتریش قسمانە ڕوو خاڵێکی تری گرنگە ئێمە مامۆساکانمان پێویستە باس لەم بابەتانە بکەن. جا ئەگەر کات هەبێ من طبعاً جۆرەکانی دانانی پرسیار و تاقیکردنەوەکان ئەمانە زۆر ئەڵەگرن من لێرە باسی ناکەم چونکە ئەمە بابەتێکی سەربەخۆی ئەگەر کاتە بۆ چۆنێتی دانانی پرسیار و جۆرەکانی پرسیار و ئەستانداردەکانی پرسیارەمانە هەمووی کات هەبوو لە این محازەرێکی ترا یاخود سمینارێکی ترا وبینارێکی ترا بۆتان باسەکەین ئینشاءالله بە بیتوانە بەڵام ئەمە هەروەکو پیشاندانێک ئێمە تاقیکردنەوەمان جۆری زۆرە و تایبەتمەندیەکانی ئەو تاقیکردنەوانش زۆرن. ئایا هەموو تاقیکردنەوەکانی مامۆساکانی ئێمە ڕاستن خۆمانێکین یاخود نا ئەمانە کۆمەڵێک بابەتی تریشمان هەیە ئەمە ئەو کاتی کە ماوە ئەستەغلالی بکەم بۆ نەماتوانی و ئەو باز ناکەین حەز پێم باشە یەک دوو تاقیکردنەوەی کۆنی خۆمتان پیشاندەم بۆی بزانین ئەم قسانە ئیکەین خۆمان جێبەجێمان کردووە ساڵی 2018 وابزان بەمە چونکە ئەمە بۆ نمونە پرسیاری بەشی زانستە کۆمەڵایەتەکان بووە لە ساڵی خوێندنی 17 بۆ 18 پێناسی ئەمانی خوارەوە بکە ئەمە 12 نمرەمان لەسەر داناوە طبعاً ئەمەش گرنگە ینی دانانی جۆری پرسیار وەکوتم ئەمڕۆ ئێمە لەسەر جۆری پرسیار قسە ناکەین بەڵام شێوازی پرسیار یەکێکە لەوانەی کە قوتابەکە ئایا ترسی لا دروستە بە یا ترسی لا دروست نابێ ئەوانەی کە وانەمان پێ وتونەتەوە ئەزانن کە پرسیارەکانی ئێمە ستانداردیشەوە تا ڕادەیەک بڵین و جۆرا و جۆرە بۆ نمونە پێناسەکان 4 پێناسن 12 دەرەواتە هەریەکی 3 نمرەمان لەسەر داناوە قوتابەکە خۆی ئەزانێت چەنێنێت پێویست ناکە مامۆساکە هەموو شتەکان بەنیێنی بێڵێتەوە. پرسیاری دووەم وتومانە تەنها هێڵبەژێر هاتووەکان ڕاست بکەرەوە ینی لێرە ئاسانکاریە کراوە و ئاسانیش نییە ینی تۆ بە دوو شێوە هەموو ڕاست و هەڵەیەک بە دوو شێوە ڕاستەکرێتەوە وشەکە چەمکەکە ڕاستەکرێتەوە یاخود ڕستەکە ڕاستەکرێت ئێمە لێرە ئەوەشمان نێشتووە ئەو ترسە وتومانە بە ئاسانتری بکەینەوە نەک ئاسانتر تەکنیکێکی ترمان بەکارێنەوە ئەویش وتومانە تەنها هێڵبەژێر هاتووەکە 5 دانەمان هێناوەتەوە 10 نمرەمان خستوتە سەری قوتابەکە خۆی بۆ خۆی ئەزانێت دواتر طبعاً وەڵامی نمونەیشمان داناوە دوایی کاتی هەڵمانەواسی لە دوای تاقیکردنەوەکانمانەوە بڕۆن بیبین. پرسیاری سێم هەڵبژاردنەکانمان هێناوەتەوە ئێمە 10 نمرە 5 دانەیە. پرسیارێکی تر پرسیاری چوارەم ئەگەر سیر بکەین ئێمە نووسیمانە وەڵامی ئەمانی خوارەوە بدەرەوە ئەلیف بەڕەچاوکردنی تەواوی ڕێکارەکان پلانێکی ڕۆژانەی فراوان بۆ بابەتی وەرزەکانی ساڵ بنووسە یعنی ئەمە وتومانە بۆمان دیاری کردووە بابەتەکە ئەگەر بۆ شتێکی تر بینوسی بێتی وهشمانە
قوتابیمانە بۆ ئێساوانە هەنێکیان وانە بێژ و مامۆسان بن وابزانم یعنی لەسەر شتی تر نووسیوەتی وتمانە نابێ چکە دیاریمان کردووە بابەتەکەت وەرزەکانی ساڵە بێ ئەو لە پۆلی چواری بنەڕەتیا هەیە بێ لەسەر ئەو بابەتە بۆ نمونە نووسی بێت پرسیارێکی ترمان لقێکی ترێتی تەبعاً نووسیمانە ئامانجی ڕەفتاری بۆم بە پێی پۆڵێنی بلۆم بۆ گشت ئاستەکانی بلۆم بۆ ئەم کۆپلە نووسینەی خوارەوە بنووسە یا نووسینەکە هێناومانێتەوە ئەڵێن بە پێی بەشەکە تەبعاً بەشە نووسینەکەی پەیوەندی بە خۆیانەوە هەیە وتمانە بە پێی ئاستەکانی بلۆم پرسیارمان لەسەرەوە دینەوە ئەمە پراکتیکیە یعنی بۆیە ئەمە جۆرێکە لە جۆرەکانی پرسیاردانان بۆیە مەبەستم لە پیشاندانی ئەو پرسیارە ئەوەیە کە بڵین جۆری پرسیاریش خاڵێکی زۆر گرنگە مامۆساکان بتوانن ئەو ترسە بڕەبێنەوە سپاسانەکەم بۆ گوێگرتنتان سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان